شەڕی غەزە سەرەتا لە کەناری ڕۆژاوای ڕووباری ئۆردۆن دەستی پێکرد، دواتر باشووری لوبنانیشی گرتەوە. شەپۆلی نوێی هێرشەکان بۆ سەر حیزبوڵڵا کە بە تەقینەوەی پەیجەرەکانی ئەم گروپە لە سەرتاسەری لوبنان دەستی پێکرد، بە کوژرانی فەرماندە باڵاکانی ئەم بزوتنەوەیە لە هێرشەکانی ئیسرائیل درێژەی پێدرا. لە کاتێکدا نزیکەی 1 ساڵە کوشتاری خەڵکی غەزە بێپسانەوە بەردەوامە، ئێستا ئاگری شەڕێکی ماڵوێرانکەر و هەمەلایەنە سنوورەکانی لوبنان و ئیسرائیلی گرتوێتەوە. بەهۆی موشک هاویشتنی حیزبوڵڵا و بوردمانەکانی ئەرتەشی ئیسرائیل و کوشتاری فەرماندە باڵاکانی حیزبوڵڵا، هەڕەشەکانی ئیسرائیل بە مەبەستی هێرشی زەمینی بۆ سەر لوبنان و ئامادەیی هێزە بە وەکالەتەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و یەمان بۆ چوونە ناو ئەو شەڕە لە ئەگەری هێرشی زەمینی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر لوبنان، ئاگری شەڕ لەم ناوچەیەدا ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڵێسە دەستێنێت. نزیکەی ساڵێکە هێزەکانی حیزبوڵڵا و ئیسرائیل ناوچە سنووریەکانی یەکتر ئاگرباران و موشەکباران دەکەن. هاوڵاتیانی سەفیلی هەردوو دیوی سنوورەکە ڕوویان لە ناوچەکانی دیکەی ئیسرائیل و لوبنان کردووە. حیزبوڵڵای لوبنان لە سەرەتای دەستپێکی شەڕ لە 7 ئۆکتۆبرەوە ڕوبەڕووی هێزەکانی ئیسرائیل بۆتەوە و چەندین جار بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان بنکە و پێگەکانی ئەوانی لە باکوور کردوتە ئامانج. ئیسرائیل بۆ یەکەم جار هێرشی کردە سەر ناوچەکانی باکووری بەیروت و حیزبوڵڵای لوبنانیش موشکێکی دوور مەودای ئاراستەی تەلەبیب کرد. هەزاران کەس لە دانیشتوانی باشووری لوبنان بە مەبەستی دەربازبوون لە هێرشەکانی ئیسرائیل ڕوویان لە ناوچەکانی دەرەوەی دەسەڵاتی حیزبوڵڵا کردووە. نیگەرانیەکان سەبارەت بە پەرەسەندنی هێرشەکان بۆ ناوچەکانی دیکەی لوبنان زیادی کردووە. هەزاران کەس بۆ دەربازبوون لەم بوردمانانە بەرەو سووریا هەڵاتون. بە پێی ئاماری ڕێکخراوە فریاگوزاریەکان لە ماوەی چەند ڕۆژدا زیاتر لە 9 ملیۆن کەس لە خەڵکی لوبنان ئاوارە بوون. بەرپرسانی لوبنان ڕایانگەیاند لە ئاکامی ئەو هێرشانەدا زیاتر لە 560 کەس گیانیان لەدەستداوە و هەزاران کەسی دیکەش بریندار بوون. هاوکات گفتوگۆکان سەبارەت بە ئاگربەز لە غەزەش ڕاگیراوە. توندڕەوە ڕەگەزپەرستەکانی دەسەڵاتدار لە ئیسرائیل لەلایەکەوە هەوڵگانداوە شەڕی غەزە بەرەو ناوچە فلستینیەکانی کەناری ڕۆژاوای ڕووباری ئۆردۆنیش ڕابکێشن و لەلایەکی دیکەشەوە مەودای شەڕەکەیان لە بەرەی لوبنان فراوانتر کردووە. هەوڵە دیپلۆماسیەکانی ئەمریکا و فەڕەنسا و دەوڵەتە ڕۆژاواییەکانی تر نەیانتوانیوە بەر بە شەرخوازیەکانی دەوڵەتی توندڕەوی ئاینی ئیسرائیل بگرن. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی دەستی ڕاستی نەتانیاهۆ لە بواری سیاسیدا کەوتۆتە ژێر گوشاری ڕایگشتی خەڵکی جیهان و تەنانەت زۆریەک لە دەوڵەتەکانی ڕۆژاوە بە مەبەستی ئاگربەز لە غەزە لە دۆخێکدا کە بەشێکی بەرچاو لە خەڵکی ئیسرائیل خوازیاری لە سەرکار لابردنی ئەو دەوڵەتە و بەڕێوەبردنی هەڵبژاردننی گشتین لە هەلومەرجێکدا کە پێدەچێت لە ئەگەری دوورخستنەوەی ناتانیاهۆ لە دەسەڵات بەهۆی دۆسیەی دادگاکەیەوە بکەوێتە زیندان، لاوا دۆخێکدا بەردەوام بوون و پەرەسەندنی شەڕ وەک ڕێگە چارەسەرێکی کاتی بەکاردەهێنێت بە مەبەستی کەمکردنەوەی قەیرانەکانی ئێستای لە خزمەت بەمانەوەی خۆی لە دەسەڵاتدا. لەم نێوەندەدا پێویستە بزانین کە کۆماری ئیسلامی لەم ڕووداوەدا چ ڕۆڵێک دەبینێت. واقعیەت ئەوەیە کۆماری ئیسلامی کە لە نێو خۆی وڵاتدا لەگەڵ کۆمەڵێک قەیرانی چارە هەڵنەگر بەرەو ڕوا توانایی بەرەو ڕووبوونەوەی شەڕ لەگەڵ ئیسرائیل لە خۆیدا نابینێت، هەر بۆیە لە مەسەلەی شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیل و هەروەها تۆڵەسەندنەوەی کوشتنی ئیسماعیل هەنیەش لە تاران جارێدانی بە جەرگی خۆی داگرتووە. دەوڵەتی ئیسرائیل کە لەوە دڵنیا بۆتەوە کە ناتوانێت دەوڵەتی ئەمریکا ڕابکێشێتە ناو شەڕێکەوە لەگەڵ کۆماری ئیسلامی، بە دەرکردن بەم ڕاستیە لە مەسەلەی هێرشکردنە سەر حیزبوڵڵای لوبنان و قبول نەکردنی ئاگربەز لە غەزە ئەم پازیڤبوون و خۆ بە دوورگرتنەی کۆماری ئیسلامی لە بەرچاو گرتووە. هێرشەکانی بۆ سەر حیزبوڵڵا چڕتر کردوێتەوە و لاگەری دەستپێکی هێرشی زەمینی بۆ سەر لوبنان زۆر نزیک بۆتەوە تا بە خەیاڵی خۆی دوای کۆتایی هێنان بە قەزیەی حەماس دۆسیەی حیزبوڵڵاش بە جۆرێک دابخات.